بەڕێز ئازاد گەیلانی شارەزای بازاڕەدارایەکان لە لەندەنەوە لە ڕێگەی زوومەوە لەگەڵمان دەبێت. کاک ئازاد سوپاس بۆم دەرفەتە، پێم وابێت کاتەکەی کاتێکی گونجاوە بۆی جارێکی تر پێکەوە شیکاریەک بۆ بازاڕەدارایەکان بکەین. ئەم جوڵە خێرایانەی زێر زی و نەوت لە ئێستادا هۆکارە سەرەکیەکەی چییە؟ زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئێوە. وەڵا ئەو مەسلەی زێڕا و شتێک کە جەنابەت باسی کرد کە لە کاتی کە بەرنامەتان دروست دەکرات تا ئێستا تقریبا نزیکی 100 شوویتە سەریاونە لەبەرەوەیە کە چەند ڕۆژێکە نیگەرانیەک و جێگیریەکی زۆر لە بازارێ لە ترسی قەرزی حکوومەتەکانە بە تایبەتی حکوومەتی ئەمریکا واونە و ئەگەر تەماشا بکەیت دوێنێ یلد زۆر ترسێکی قسە لە نێو بازارەوە بەرزبینەوەیەکی بەهێزی و بەخۆی گرت. ئەما پێش بەرنامەی جەنابەت دەست پێ بکات وەزیری خەزینەی ئەمریکا دەرکەت گوتی کە ئەمە دەست پێ دەکەین قەرزەکەی دەدەینەوە، یعنی نە بە گۆرەی کڕینەوە، یعنی قاوەرە داراییەکان بکردنەوە بە معنایە کە ئەمە لە جێگای قەرزکەین قەرز دەدەینەوە. ئەوە باعث بوو کە دلاری لاواز کەتن و ئەوە شتێکی بە بەرجەوەندی زێڕەوە زێر زۆر ئەو مدەتەی دەبی بازرگانەکانی کوردستان زۆر بە تایبەتی ئاگادار بن لە ییلد زۆر گرنگە، چون ئەگە ییلد بەرز بیتەوە زەخت دێتە لەسەر زێڕەوە، ئەگە ییلد دابازیتن ئەوە کە زێر دەشتە سەریوەوە لەسەر ئەو ئاستەی بوو کە و ڕووقەوما لە بازارەکان. ئەمە با بڕێکی وشیار بم بازرگانەکان، چون ئەوە شتێکی کاتیە. ئێستا من پێش بما پرۆگرامای تەماشام کرد کە ئێستا بازارەکان لە ئەوەلەکەی ئەوژی شتێکی پاستیوان کرد، بەس دوایکە هێدی نەستەک دەست بە دابازینی کردەوە ئەوەنە، یعنی نیگەرانی و ناجێگیریەک لە بازارە هەیە. ئەمە بە تایبەتی ئێستا زۆر پەیوەندی زۆر ڕاستەخۆی پەیوەندی پێچەوانەی خۆی لەگەڵ ییلدی ئەمریکای هەیە. کەواتە ئەو بەرزبوونەوە خێرایی زێڕ بۆ دابەزینەی دۆلارە و بۆ ئەم قسانەی وەزیری گەنجینەی ئەمریکا دەگەڕێنیتەوە کە ئاو بە خێرایی کارلێکی هەبووە. بەڵێ بە تایبەتی وەختێکە دێتە مەسلەی ییلدەوەنە حکوومەتی بە تایبەتی دەوڵەتی ینی حکوومەتی ئەمریکای زۆر حساسە، زۆر لەو بابەتەی دەترسێنەوەنە دوینێکە و ترسە گەشتە لە نێو بازاڕاونە بەحسێکی زۆر لە میدیا و لە تەلەڤیزیۆن و لە نێو بازرگانەکاندا بوونە، لەبەرەوەی حکوومەتی ئەمریکا مەجبور بوو بێنە لە سەرخەت بڵێن کە کاکە ئەمە تێدەگەین لە بازار ئەمە دەست پێ دەکەین قەرز بدەینەوە نە قەرز وەرگرین. ئەمە ئەوە شتێکی کاتیە، چون بەڕاستی بیتن ئەمریکا ناتوانێت ئەوی شێ بکات. ئێستا مەسەلاً چەند مدەتێک چەند ڕۆژێک پێش ئێستا مەجبور بوون بودجەی عسکری ینی ئەرتێشی ئەمریکای 1 تریلیۆن و 400 میلیۆن دووبارە پێیان بدەن، وەوە ئەمریکای نینەوەی دەبی لە بازارێ قەرزکەن، یعنی ئەو قسەی دەکەن. ئەمە ئەوەکە لە تەرەفی دیکەژی کاک لە مەسلەی گرنگ مەسلەی دیکە هەیە ئەو فاکتوری پارەی ژاپۆنی ئێستا مەترسیای دیکەیە کە حکوومەتی ئەمریکا و حکوومەتی ژاپۆن بەحسیان کردیە کە دەیانەوە شایعی هەیە لە بازارێک کە دەست لێوەردان دەکەن لەو کاتەی ئەگە دەست لێوەردان لەوەی بکەن ئەوە کە بە بەرژەوەندی زێر دەبی، چون دلار لاواز دەبی دلارێکی زۆر بخنە بازارێ. ئەمما ئەوەکی گوتم ئەو لای ئەو و ئێستا فۆکوسی بازار لەسەر قەرزەکانی حکوومەتن بەڕاستی بیت. بەڵێ سەبارەت بە نەوت بەهۆی ئاڵۆزیەکانی گەروی هورمزەوە نەگەیشتن بە ڕێکەوتن و با بڵێن بە جۆرێ لە جۆرەکان چارەسەری گەروی هورمز بۆتە گرێکیۆرە وای کردووە کە جارێکی تر نەوت بەرز دەبێتەوە. بەشێک لە گرێبەستەکان مۆربان و ئەوانش نزیک بوونەوە لەوەی کە $100 تۆمار بکەن. ئەم بەرزبوونەوە جارێکی تر مەترسی دروست دەکاتەوە لەسەر بەرزبوونەوەی هەڵاوسان لە ئەمریکا و یەدەگی فیدراڵیش ناچار بێکە نرخی سوودی بانکی بۆ ڕزگاربوون لە هەڵاوسانی بەرزکاتەوە. شەک تێدانە ئەگە مەسەلەی زەنجیرەیە گەیاندنی ینی ئەگەر بێتن ئەو مەسەلەی تەنگەی هورمز ئەوە بەردەوام بیتنەوە دەبیتە هۆکاریەوەی کە نەفت کەمتر بی لە بازارەکانی جیهانی واونە وەوە بخۆی دەبیتە هۆکاری هەڵوەسان.
و او هلوسانه زمانی که دادتن که حکومتی آمریکای یعنی بانک نوندی آمریکای سیاستی و که اوه که نرخی سودی بانکی کم بکرد اما استا مجبور دبی که سودی بانکی اوه که یعنی چطور که زور تکلا و لیره همو دگرت و لسر تنگه هرمز و تنگه هرمز اگر تماشا بکی استا اگر تماشای نرخی نفت که نفت لدنیای اگر پیبلین نرخی اصلی خوی لدوروبری 62 63 اونا اوی که زیاده استا گشتی 8 و 7 اونا پیدلین ریسک مارجین یا ریسک فاکتوره یعنی فاکتوری ریسکی لنه پریمیوم ریسکی لنه دا حساب کردن و او روزی که برز بوا برای که اولی مسئله همون جنابت بحث که لبین امارات و اوشتی آلوزی که لتنگه هرمز هبوا اما حتی استا او شوک نهاتی تلنی شوکی یعنی شوکی آبوری نقاومه لدنیا لبر اوی که آمریکا و عند دولت دیگه دستیان هوشتی لگل لنفتی یدکی خویان استفاده دکن بو اوی بتوانن بازار کنترل کن اما بو خود دازانی او یدکه سنوداره یعنی ناتوانن همیشه استفاده لیب کن. بله روزک دبی کوتاهی بیت سمارت با هلاوسان لامریکا و گریمانەکان بۆ کۆبوونەوەی داهاتوو یەدەگی فیدراڵی ئەمریکا پێ دوایە کارێ بکە لە کۆبوونەوەی داهاتوو یەدەگی فیدراڵی ئەمریکا پێ دوایە نرخی سوودی بانکی بەرزە بێتەوە ئەگەر بەرزیش بکرێتەوە چ کاریگەریە کاتە سەر ئەکسچێنجی دۆلار و لەگەڵ نرخی زێڕ و زیو اگر بیت برز بکنه اونا طبیعتا با برجمندی دلار دبید که وقتی تشتک برجمندی دلار بی دلار برز بیت و دلار زیر و زیو دابازینی بخوانده بینه و تشتکی پیوندیه که پیچوانه زیر و دلار اوانه اما پیما بیتن امن با بچونی منواده بیتن که اجتماعی دهاتو دست لینادن یعنی نه برز دکن و نه دبن خارج چون اوان او فکر دکن که او مسئله تنگه هرمز و او هلواسانه کاتی بیت لبروی ناورن دست لیبدن چون اگه بید لو کاتای دا دست لیبردانه که بکن و دست بدنه که سودی بانگی ببنه سر ریسکی اوی هیا که پی دلین به انگلیسی دلین دیفلیشن با معنویه که اتو هر هلواسانش هیا هم بیکاریت هیا وقتی که هم هلواسان هم بیکاریت هبید او مترسیه ریسکی که گلا زوره بو آبوری لبر اوی حکومتی ناوندی زور لوی دا ترسیه اگر جناب آگاه دارین که هفته رابردو 2 هفته پیش استا آماری بیکاری آمریکای هات و لواسترین آمار بود تا 2 سالی رابردو دا و تشتکی هرچند راپورتکه نرینی بیو اما بازار خونیش پازیتیو انوارگرد یعنی تشتکی مثبت انوارگرد و در سببی اوه بود که بازار دلیان خوش بگویی که و حکومت بانکی نواندی سودی بانکی برز نکرده اما براستی بیتن مسئله که زور تکلا بوا همو دگرد ولا سر تنگه هرمز و دگرد ولا سر وضعی چون اوی که است بانکی نواندی کان و بانک کانی دیگه و اروپا و انگلیس و ژاپن اونا همو لسر او امیدای که او مسئله چاره سربونی یعنی او مسئله که است لتنگه هرمز هوا چتک کاتیه و زو جبه دبید اما اگر بید بردوام بیتن یکی 2 مانگی دیگه بردوام بید او باعث دبیتن دبیت هوکاری شوکه که آبوری و او شوکه آبوری لکاته که دادید که بازارکانی جهانی لعاسی تاریخی و خوینه لبروی شرکتکان آی بردید نسری او مترسیه که زور گره و ترسه که زور دختر لنه بازاره ترامپ دوێنێ پۆستی کردو باز لەوە دەکا کە وێنەیەکی گەروی هورمزی داناوە ئەڵێ ناوچەیەکە لە ئەمریکا ناوچەیەکی نوێ لە ئەمریکا پێ دوایە ترامپ پەیوەست بە بازاڕەدارایەکان چی ئەوێ ئایا خواستێکی شخصی خۆی هەیە لە بازاڕەدارایەکان دەزانی چوەکە ئەگەر تەماشای ترامپی بکەیت زۆربەی جماعەت فکر دەکەن ترامپ زۆر دینە ئەمما لەلایەکی دەش دەبی حساب بکەین زۆر عاقڵ و زیرەکە وەختێکە ترامپ اوایک دکتن یعنی هنده جرا شتی وکی دلن با کردی دلن جقای لی دادتن اونا که بزانید که دنیا چون ریاکشن نشان داده چون عکس العمل که نسبت به موضوعی دکن اونا بخوی دزانی اونا اوت شتکی کروانی نه ولی عین کاد اگه تماشا که ایران از عین با جابی داوا گویی که کالیفرنیا ده بیده قسمت ل ایرانه چون بوچی کالیفرنیا انتخاب که چون بخود دزانی لس آنجلس شهر که جماوره که یک جار زور ایرانی چندین میلیون ایرانی لوی دژین
ئەوە شتێکی زۆرتر سیاسیە نە شتێکی ئابوووریە. ترامپ لەوەی دڵنیایە تا زمانێکی کە کۆمپانیەکانی AI خاست بۆ پشکی کۆمپانیەکانی AI لە بازاڕێ هەبوویت ئەو مشکلەی هەڵوەسان و مشکلەی تەنگەی هورمز سەرپوش دەکرێتن. و ئێستا ئەگە دەبینی یەک دوو ڕۆژەکە ناجێگیریە کەتیتە لە نێو بینی لەو قسمەتی AI و بازرگانەکان بە دەستیان پێکردیە کە سوودی خۆیان هەر بگرناونەوە و مەترسیدارە. وڵا هەڵبەت دواتر پرسیارێکی با بڵێن پرسیاری بەبڵبوونی ئەیئایم لە بەڕێزە هەیە، بەس ئەمە لێگەڕێن بۆ دواتر با هەر لەسەر زێر ئەم پرسیارە بکەم. خواستی بانکە ناوەندیەکان بۆ کڕینی زێر لەم دۆخە قەیراناویەیە چییە؟ پێ دوایە زێڕی زیاتر دەکڕن؟ بەڵێ دەکڕن، بەس شتێک هەیە لێرە وەختێکی کە مەسلەیەکی جیۆپۆلیتیکی وەک کات ئێستا کە هەمانە زۆرتر بانگەکان دەترسن، یعنی ئەویشەی بکەن چون بانگەکان زۆرتر لە مەسلەی ئێستا ئەگەر تەماشای عێراقی بکە، عێراق بخۆی نەقدینیەی نییە کە مەسەلەن حتا معاشی خۆی بدات، هەتا ئەو احتیاجی کە ڕۆژانەی خۆی هەیە کە بتوانێت ئەو کارە بکە. لەبەرەوەی هەموو بانگەکانی ناوەندی لەو جیۆپۆلیتیکەی کە ئێستا هەیە ڕادەوەستن و ڕاستەجی کە وەختێکی کە مشکلەیەکی ئالوزیەکی جیۆپۆلیتیکی لە دنیا هەبوویت زەربەکی داراییەکی ئەمنی حساب دەکرێت، ئەمما کە دێتن خودی دلاریش وەک داراییەکی ئەمنی دێتە حسابێ. لەبەر ئەوەی لەو ئالوزیە کە ئێستا هەیە جیۆپۆلیتیکی ئەو ئالوزیە بەربەرژەوەندیە دلارە نە بەربەرژەوەندیە زێڕە و هەر ئەو دەگەرێتەوە لەسەر پرسیاری جەنابتان لە بانکی ناوەندیەکان ئێستا یعنی بەڕاستی بیت نەقدینیەیان نییە، مشکلەیان هەیە دەترسن لە بۆ ئەوەی کە ئەو ئالوزیەی جیۆپۆلیتیکی هەیە بەردەوام بیتنەونە. لەبەرەوەی ینی وەکی گوتی پاشەکێشیان کردیە لە کڕینی زێڕاونە. هەر شتێکی زۆر عادیە ئێستا تۆ لە ماڵی خۆت وەختێکی کە دەبینی شتێک زۆر گرنگە بۆ دەبینی ئالوزیەک پەیداوی دەڵێ کاکەوە دوای دەکڕم ڕاستم کە بزانم دنیا چ لێ دێتن. عینی مەسلەی بانکی ناوەندیەکانجی ئەوەیە. بەس بە شەک تێدانە ئەگە بێتن ئالوزیەکانی جیۆپۆلیتیکی دیئسکلیشن بیتن، یعنی کەمتر بیتەوە ئەوەنە دووبارە ینی دەگەڕێنەوە بۆ لاوی زێڕ. یعنی زێر ئەوەکێکی باشی هەیە، ینی لە درێژخایاندا، بەس کورتخایان دەگەڕێتەوە لەسەر حرەکەتی ییلدی ئامریکا چۆن حرەکەت دەکەتن. ئەگە ییلد بەرز بیتەوە زێر دێتە خوارە، ئەگەر ییلد دابازی زێر دەشتەوە سەر. ئەوە تەنها شتێکە کە ئێستا تەنها فاکتۆرێکە کە نرخی زێری لە بازارێ دەگۆڕێت. وەکو شارەزایەکی دارایی وەڵامی و پرسیارە لێ بکەم، ئێستەوە بەرهێنانێکی زۆر لە دنیاە ملیارات دۆلار ڕوو لە AI دەکەن، ڕوولەوە بەرهێنانەکان لە AI دەکەن، تەنانەت کڕینی پشکی کۆمپانیەکانی بواری AI خەڵکی سەرقاڵ کردووە، بەرهێنەرانی سەرقاڵ کردووە. بەڵام جارجار هەندێک ڕومەر هەندێک دەنگۆ هەن باز لەوە دەکەن کە بازاری AI ڕەنگە کتوپڕ تووشی بەبڵ بێ، تووشی بە بڵقبوون بێ. ئایا تۆ وەکو شارەزایەکی دارایی چ خوێندنەوەیە کە بۆ ئەو بابەتە هەیە؟ وەڵا بۆ ئەوەی کە جوابی ئەو پرسیارە دنەوە ئێمە دەبێت تەماشای مێژووی بازارەکانی جیهانی بکەن کە چەندین بابڵمان هەبووە لە وەختی خۆی زۆر دوور نەچین. مەسەڵەن ساڵی 2008 کە بابڵی ئەو پێدەڕێن پرایم مۆرگێج وەختێکی ئەو خانوبەرەوە ئەوەنە کراشێک هات لە بازارێکە چون وەزعی بازاری خانوبەرە و کڕینەوەنە تێک چوون. ئەمە زۆر نیزوک بە AI کە بڕۆین دەبڕۆینەوە بۆ ساڵی 2000 کە پێ دەڵێن کراشی .com، یعنی وەختێکی کە ئینتەرنێت هات لە دنیای ئەوەنە، یعنی دەستیان پێکرد کڕینێکی عینی ئەوە بێ هەوسای کات بوو لە بگە بازارێک کە تو شتێکت دەکری ئەوڕۆ بۆ هزاری بۆ دوسێ ڕۆژێکی بۆ هەفتەیەک دەگەشتە 10,000 دەگەشتە 20,000 ئەوەنە. ئەمما فەرقی ئێستا لەگەڵ ئەو زمانی چی بوو؟ ئەو زمانی بازرگانەکان لەسەر سپیکولیشن، یعنی لەسەر ئەوەی کە باوەڕیان هەبوو کە ئەونا ئەو شەریکانە لە مستەقبەلدا قازانجێکی زۆر دەکەن. باشە ئەوی کە فەرقی هەیە کە ئێستا لەگەڵ AI هەیە. AI ئەوەیە کە هەموو شەریکەکان بە قازانج دێن، یعنی دەبینی شەریکەیە کە سێ مانگی ڕابردوو قازانجی ئێستا کە راپۆرتیان کردیە راپۆرتی دەکە مەسەڵەن 200% 300% قازانجی بەرز بوویتەوە. یعنی ئەوە بەو معنایە کە وەختێکی کە لەسەر فەندامنتال بیتن احتمالی بابڵە ئەوەنە نینە. ئەمما یەک شت لێرە زۆر گرنگە،
دوشت زور گرنگی یعنی که هر لقرضکانی حکومتی که بلین یعنی وکی ییل داونه که پیش او بسیاری جنابت اشاره پیکر داونه دوم اوه که مجموعه شرکه که یک جار زور لپشتوا لگل حوسی اونا برزبوینوا او شرکه کسکانه اونا یعنی نرخیان زور زیادتر اوی که داده مثلا مثال بلیم یکی که پیدالیم پلانتیر مثلا پلانتیر استا 50 جار زیادتر لنرخی خوی نرخی هیا تازانی اونا مترسی هنه اما چون شرکتانی بهز استا وک انویدیا و وک مایکرو تکنولوژی و وک ADM اونا که هر یک نیزوکی نرخیان نیزوکی 5 تریلیون اونا و با خوی مجموعه که 125 لاندکسی بازاری آمریکای درست دکن اونا بخو اونا یکی گویی وزنه که زور یا لسر بازاره هیا حتی اونا وزنه ها بیتن او شرکانه جد یعنی دجی یعنی دمینن دم هویت با کرتی اوی بلیم که او بابلی که مل میجود امان هم ولی گل اوی زور فرقه چون که اول تشتکل لسر واقعیت لسر قازانجی شرکه کانه دازانی لسر قازانجی شرکه لکه اما توزه بدوریه بینی بدون نابینین که راستکردنوایی که زور بهز بتلا بازار کاکا راستکردنوایی که زور بهز و سببی او راستکردنوای دازانی چیه سببی او راستکردنوای اویه که استا مثلا جنابت او روی بحث مشکل جدید که جنابت استا مثلا لاکاونتی خود 100,000 تایا بلین 100,000 دلار تایا بروکرت پی داله کاکا تو دتوانه 400,000 لما قرکه 500,000 دادنی برو بیکره توش دبینی مثلا اوکی امن اگر دنیا شتکم کری با استاد 20% قازانجم کرد ونیا دا چی دکری که دا چی دکری دا بینی هر قرضه زور بی وقتی که بازار کچکترین حرکه که بکیتن چه دکت او چون اتو 400,000 بو 100,000 دانه و گارانتی یعنی یک ذره حرکت که بکت او بروکری تو مجبور همو اوشتی که جنابت کری و بیفروشید وقت کوچ تا دقامت اگر تماشا که لبازارکانی مثلا چند روز 2 هفته پیش استا قوم لنستک مثلا به یک روز به اندازه 7 روز ها تخوره و سبب که اوه یعنی اوه پیدالین اوه پیدالین کراش اوه پیدالین راست کردنوه لنرخی بازارکان دید و راست کردنوه تقریبا 10% 15% لبازارکان دید دوین پرسیار ما راستی برزد کم پرسی عراق هلبته ئاگاداری دۆخی دارایی عێراقی بەهۆی هەناردەنەکردنی نەوت یاخود کەمبوونەوەی هەناردەی نەوت تووشی کورتێنانێکی سیولە و کاژ بووە و زۆر جاریش و تەنانەت بانکی ناوەندیش لە ڕابردووە باسی لەوە کردووە کە یەدەگێکی زۆری دراوی قورس و بیانی هەیە و یەدەگێکی باشی زێڕی هەیە دەتوانێت بۆ موچە دەسی بۆ با لە ڕووی داراییەوە دەستبردن بۆ یەدەگی زێڕ لە بانکی ناوەندی یاخود ئەو دراوە قورسەی دۆلار و دراوی بیانی کە هەیەی دەستبردن بۆی تا چەند مەترسیدارە والله کاکە نازانم کێ ینی لە سیاست مەدەرەکان یا لە بانکی ناوەندی عێراق ئەوەی بڵێتن کە دەست بە یەدەکی بڵێن هەر بۆ بینەریش لەم دێڕە و بۆ تۆشی ڕوونکەمەوە لە سەردانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 1 بۆ 2 هەفتەی ڕابردوو پارێزگاری بانکی ناوەندی ڕایگەیاندووە کە هێندەی دەموچەی وڵات یەدەگی دراوی قورسیان هەیە بەو جۆرە ڕوونی کردوتەوە کە موچە گەرەنتیە دەستبردن بۆ یەدەک تا چەند مەترسیدارە ڕاستە ئەما لە بیرمان نەچیتن پارەیە هەر مەملەکەتێکی دەگەڕێتەوە لەسەر نرخی لەسەر دۆخی ئابوووریەکە و لەسەر یەدەکەکەی ئەگە بێک بانکی مرکزیەوە بڵێت کە ئەمە زۆر یەدەکمان هەیە یەدەکەکە سپەی دەدەینە بازاڕەوە ینی ئەوە چیە ینی بیت هەوێت نەتەوێتن دەبی دینار بشکێت دەبی دینار بشکێت چون دینار ئەو ئەختەی تەماشا دەکەینە ئابوووریەکەی ئابوووریەوە هیچ یەدەکێکیش نییە ینی هیچ پشتوانەیەک نییە لە پشتەوە ئەوە دەبی بێتە خوارێ لەبەرەوەی دەبی ئەوەنە زۆر ئاگادار بن لەو قسانە ئەگەر بازاری عێراق ئەو ڕۆژێ لەگەڵ بازارەکانی جیهان یەکسان بە یا تێکەڵاو ببەوە بە ینی بەڕەوەتی ئێستا دیناریان لە بین بردبوو ینی بازرگانەکان ئێستا دیناریان لە بین بردبوو ینی تشتێکی درست نییە کەەوە بڵێن کە ئەمە دەست بە یەدەکی بدەن چون وەختێکی ئەتو دەست بە یەدەکی دەدە بازاری ینی ئەتو بەو معنایە کە پارەی تو هیچ یەدەکێکی نییە وەختێکی یەدەکێک نەبی ینی دەبی نرخەکەی بەرامبەر بە دلار و یا بەرامبەر بە پارەکانی دیگە دابەزیتن هەر ئەوەیە لەبەرەوەی زۆر مەترسیدارە ئەما
مسئله خودی عراق چون عراق دەتوانێت یەک ڕێگای هەیە کە لە سیستمێکی بۆ خۆی دانێن لە بازارەکانی خودی ناخۆیدا لە وەک ئەمریکا و وەک داوڵەتەکانی پێشکەوتوی دنیای ئەوە لە نێو خۆدا قەبارەداراییەکان دانێتن وەک مەسەڵەن قەرزی حکومی ئەوە بدەتە شەریکەکان بدەتە ملەت و بدەتە یەکێ دیکە ئەوە ڕێگای درستە ئەوە دەبێتە سەبەبی ئەوەی کە برزبوونەوەی دلار یعنی حکوومەت دەبیتە کاغازێک ینی قەرز جەنابەت قەرز دەدەی حکوومەت لەو پارەی استفادە دەکە ئەمما دەست لە یەدەکی خۆی بدەتن ئەوە ڕێگای درستن ئەمە نازانم سیاسەتی پارەیان چۆنە ئەماوی کە ئەگەر دەست بە یەدەک بدەن ئەوە مەترسیەکی زۆر گەورە هەیە لە پێماوی بازرگانەکان ئاگایان لە خۆ بیتن ئەگەر دوسێ جاری دیکە ئەو قسانە بکەنەوە دەرکەوێت کە جدینە لەو قسانە حکوومەتی بانکی نەوەندی عێراق دەبی لە هەبوونی دینار ئەوەکەن ینی هۆشییان بە دوور بگرن دروست خۆیان بە دوور بکەن بەڵێ بەڕێز ئازاد گەیلانی شارەزای بازاڕەدارایەکان لە لەندەنەوە سوپاس بۆ ئەم دەرفەتە.